ئامانجمان لە سەردانی ئەم سەردانەمان بۆ لای هەموو لایەنە سیاسەکانەوەیە کە هەموو لایەنە سیاسەکانی ئەمڕۆی کوردستان پێویستمان بە ڕێخستنەوەی ماڵی کووردە. پێویستمان بەوەیە کە هەمومان کە تەکی لەواکەینەوە کە یەکڕیزی گەلەکەمان یەکڕیزی حیزب بە کوردستانەکان ئەرکێکی نیشتیمانی ئەرکێشینەتەوەی ئەم خۆناغەمانە بە تایبەتی هەم بۆ باڕ و زروفی عێراق و هەم ناوچەکە هەم هەرێمی کوردستانیش. لەبەرەوە ئێمە وەکو یەکێتی کە نەخشە ڕێگەی ئێمە لە ڕابردوومان و لە ئێستا و داهاتووشمان هەمان سیاست و هەمان بەرنامە ئەبێ بۆ خزمەتی کۆمەڵگەکەمان لەگەڵ بوونی هەموو بۆچوونێکی جیا و دیدێکی جار لەسەر کۆمەڵێ بۆچوون، بەڵام لەسەر مەسەلە نیشتیمانەکان لەسەر مەسەلە نەتەوەیەکان ئەرچی هەمومانە کە هەمومان پێکەوە بین بۆ خزمەتی میلەتەکە. ئێمە دەستخۆشیەکەین کاک حاکم قادر ئەم دەست پێشخەری کردو و سەردانی لایەنە سیاسەکانەکە و ئێمە لە کۆبنەوەیکی دۆستانەدا هەندێ پرسی دێن خۆی هەرێمی کوردستان و پێکێنانی حکوومەتی عێراق و ئەو وەفدە کوردی کە لە بەغدایە تەورێکی باسکردن بوو